نەکرد بۆ نەتەوەی عەرەب چەند دەوڵەتێکی دروست کرد. ئێمە کە باسی پێکەوە ژیانی ئاشتیانە بکەین یا چەندی هاوڵاتی بوون بکەین دەبێت زۆر باش ئەو ڕاستێ بزانین کە چەندی هاوڵاتی بوون قەت ممکن نییە ئەگەر تەنها لە تێزی دەوڵەتی نەتەوە دیموکراسی بەدیدێ ئەوەی کە لە ئەوروپای ڕۆژاوا پیادا کرد. چونکە چەندی هاوڵاتی بوون سیستمی حکومڕانیەکان دەبێت سیستمێکی دیموکراسی نەتەوە دیموکراسی بێت. باشە. بۆ ئەوەی تعریفی ئەم دەوڵەتانە بکەین ئەم دەوڵەتانە چی؟ ئەم دەوڵەتان دەوڵەتی ستەمکارن مەزەبی و دەمارێکی شۆفێنیتیان تێدایە کە نانوێنەتەوەکانی تر سوودمەند بن لە چەندی هاوڵاتی بوون. باشترین نمونەی زەق کە بۆت بێنمەوە بە تایبەتی لەم ڕۆژانەی ڕابردوودا باس لە بڕیارەکانی دادگای فیدرالی دەکرا. بڕیارەکانی دادگای فیدرالی کە ئەم عێراقە دروست بوو، عێراق لەسەر بەرمەبنای دیموکراسی تەوافقی دروست بوو. یعنی دیموکراسی تەوافقی وای کرد کەوا کار بە دەقەکانی یاسان دەستور نەکرێت. ئێستا ئەم دەوڵەتە ڕەگەزپەرستەکەی لەوەدا بەدەردەکەوێتن دێ بە دەقەکانی دەستور تەعامل لە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دەکات و حکومەتی هەرێمی کوردستان دەکات. لەوە گەڕێت ئێمە هەرێمی کوردستان حکومەتەکەمان چەند عیب و عاری هەیە بیدەلاوە، بەڵام نابێ ئەمان دیموکراسەتی تەوافقیان ئێستا پێشێر کردووە. ئێستا ئەم دەوڵەتە سیستمی حکومڕانیەکەی سیستمی مەزەبیە کە لە سیستمی مەزەبیدا سیستمی حکومڕانی مەزەبیدا ممکن نییە تۆ باسی چەندی هاوڵاتی بوو بکەیت. ئەمە ئەوە بوو دەمەویست بە خاڵی دووەم کورد بە درێژایی مێژوو شۆڕشی کردووە. ئەم شۆڕشانەی کردووە دۆزی هەبووە. ئێمە گرفتمان لە پێکەوژیانی ئاشتیانی نەتەوەکان نییە لە شاری کردبوو. ئێمە قەزەیەکمانەیە پێویستری کێشەی خاک. کێشەی خاک ئێستا دەیانەوێتن لە چۆن دەوڵەتی ئیدارەی دەوڵەتیان لە بەغدا پێکێناوە ئەنجومەنی خۆجیەتی حکومڕانی شاری کەرکووکیش بکەن بەچی شێوەیەک لەوە کە دۆزی تێدا بزرکەن. ئێمە گرفتەکەی ئێمە بە درێژایی مێژوو شوناس و ناسنامەی خاکە. ئێمە گرفتمانیە لە پێکەوژیان. بۆیە تێکەڵکردنی ئەم بابەتانە بە تایبەتی ئەوەی کە من ئەیبینم لە سۆشیال میدیا و تەنانەت لە ئەدەبیاتی هەندێک لە حیزبەکانیش ئەمە زۆر بەلا ڕابردنێکی زۆر هەڵەیە کە وا لە خەڵک بکەیت دۆزەکەی لەبیر چێ، دۆز و شوناسی خاکەکەی لەبیر چێ، باسی پێکەوژیانی ئاشتیانە بکەیت کە وەکو هاوڵاتێک بژێت. ئەمە ممکن نییە لە سیستمێکی حکومڕانی کەوا دەمارگیری نەتەوەی شۆفێنێت هەتا ئێستا تێیدا حرەکە ئەکات لە خوێنیا و نایەوێتن ئەم تێزەی کە من باسیەکەم چەندی هاوڵاتی بوون یا خەڵکانی تر بە هیچ شێوەیەک بەرقەرار بێ و بەرجەستە بێ لە ژیانی کۆمەڵایەتی و فەرهەنگی و ڕۆشنبیری خەڵکی دانیشتوانی کەرکووک. خاڵێکی تر کە ئەمەوێت کە باسی بکەمەوەیە بە درێژایی سازانەکانی کورد لەگەڵ حکومەتەیەک لە دوایەکانی بەغدا هەرگیز حکومەتی بەغدا باسی لەوە پێکەوەژیان نەکردووە. ئەوە ئێمە دیقەتدا حتا لە ئەدەبیاتی حیزبەکانی حیزبە کوردستانیەکانی کەرکووک باز لە پێکەوەژیانەکەن. یەک حیزبی عەرەبی یەک حیزبی تورکمانی ئەوانەی کە بەهێزن باز لە پێکەوەژیان ناکەن، چونکە وا پێیان وایە ئەم شارە عێراقیە. ئەم شارە ئێستا ململانەیەکە جێناکۆکە لەسەر شوناسی خاکەکەی نەک لەسەر پێکەوەژیان، کەواتە ئەم دوشتە دەبێت لێک دوورۆکەین. ئەدەبیاتی ئەوان باسی بە عێراقی بوو نەکەن. لەم ڕۆژانەی ڕابردوو ئەندامێکی پەرلەمانی شیعی نزیک لە ئێران کە ئێستاندان پەرلەمانی لە ڕابردووداندان پەرلەمان بووە دەڵێت دەبێت شارەکانی هەولێر و سلێمانیش وەکو سەماوە و فڵان جێک بەڵێ ئەمانەی لێبێت. واتە ئەوان دەیانەوێت بە زۆر توو جارێکی تر بکەنەوە بە عێراقیەک کە وەکو خۆیان دەیانەوێت، نەک وەکەوەی کە تو خۆت هەیت. بۆیە ئەدەبیاتی حیزبەکانی حیزبە کوردستانیەکان بەڕاستی پێویستە لە مەودووە بۆ وشیاربوونەوەی خەڵک باز لەوە بکەن کاکە ئەم دەوڵەتە لەسەر بەرمەبنای دیموکراسی تەوافقی دروست بووە، نەک لەسەر بڕیارە بۆ یاسا وشک و جامدەکانی دەستور کە دەیانەوێتن ئێستا بە خەڵکی بفرۆشنەوە و هەندێ بەداخەوە لە خەڵکیش ئێستا چەپڵیان بۆ لێدا بۆ ئەوی یاسایانە. بۆیە بەڕاستی وشیارکردنەوەی خەڵک
و دانیشتوانی شاری کەرکوک و تەوامی عمومی خەڵکی کوردستان پێویستە ئەو دوو خاڵەی کە باسم کرد بەڕاستی چەندی وڵاتی بوون تەنها لە سیستمی حکومڕانی نەتەوە دیموکراسی پیاداکرێ بەرزستا بێ ممکن نیە لە دەوڵەت و سیستمێکی شیعەگەرایی یا با بڵێ سیستمی مەزەبی بێ. خاڵی دومیشە ئەوەیە ئەوان هەتا ئێستا ئێرە بە عێراقیزان ئامادە نین ئێستا لەگە تۆ دابنیشن باز لەوە کەن بڵێن ئەم منتیقەیە جێناکۆکە فەرموەرە با بزانین تەرح و تێزی ئێوە جێبوو ئەم ئەدۆخە. لەبەرەوە من ئەو دوو سەرنجەمە بوو لەسەر قسەکەی جەنابەت بە تایبەتی لەسەر مەفهومی چەمکی پێکەوەژیان و پێکێنانی دەوڵەت ئەم دەوڵەتە چۆن دروست بووە چ لە ڕووی مێژوویەوە و ئەو سیستمە حکومڕانەی کە حکومڕانی پێدەکرێت چییە. یەک نمونەتان بۆ بێنەوە لە دراسەیەکی ئەکادمی لە ساڵانی ڕابردوو کراوە لە هەردوو حکومڕانیەکەی مالیکی کە ئەوەی کرد کۆی ئەوانەی لە کەرتی گشتی کاریان کردووە کەرتی گشتیواتە کەرتی حکومەت لە سەدا حەفتا بووە سووری ئابووری بە سووری ئابووری سروشتی خۆیدا تێنەپەڕیوە خەڵک بە دەسوقامی خۆی یا کەسابەت بکاتن لە ڕێگەی چالاکی ئابوورەکانەوە داهات بەدەستبێنێ هەر ئەمە شەوای کردووە کە بریارانی سیاسی بە تایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانی سەرناوەندێکی لێکۆڵینەوەی استراتیژیەیە بیریان کردوەوە ئەم سیستمەیەکەوە عێراق و کوردستانی پێبەڕێوە دەبرێت چییە لەسێتە چ قال بێتەوە. بیریاران گەیشتە ئەو قەنەعەتە وتیان ئەم سیستمە پێی دەوترێت بە ئینگلیزی کلانتریزم واتە پارتە سیاسیەکان دێنەوەی کە مالیشی باسم کرد هێزە شیعەکانەوە پەیمانەکانی دێنێ دایان دەمەزرێنێ لە دام و دەستگا ئەمریکان و سەربازەکانی دەوڵەت بۆی ئەو حکومڕانیە بەردەوام بێت و لەسەر چیش کەرتی گشتی و سامانی عێراق. ئەمە چیمان پێ دەڵێ هەموو ئەو حیزبانە دەیانەوێت چی بکەن لە ڕێگەی داهاتی گشتیەوە ئەو داهاتەیانە کەرتی گشتی بەکاربێنن بۆ مانەوەی خۆیان لە دەسەڵات. هەموو ئەو چەندکانەی مافیا وڵاتی بوون دۆزی کورد ئەمانە هیچ معنایەکی لای ئەوان نییە. تەمەشاکە دروستبوونی ئەو ئەنجومەنەی کە لە کەرکووک لە ئایندەیەکی نزیکدا پێکدێ هەڵوەشانەوەی مادەی سەدوچلە چونکە دەیانەوێت شکلێ لە شکلەکانی ئەوەی کە لە بەغدا ئێستا لە ئیتاری تەنسیقی چوارچێوەیە ماهەنگی ئیدارەی دەوڵەتی پێکێناوە شتێکی لەم شێوەیە پێک بێنن لە بەغداوە جاران بۆ پێکێنانی هەر حکومەتێکی بەغدا دەبایە هەولێر وەکو تا سەرچاو دەچون پرسیان پێدەکردن. ئێستا وایان لە ئێمە کردو دەسیان دیتۆتە ناقەردەمانەوە بە دەقە یاسایی وشکەکانی دەستور دەیانەوێت بمافیکێنن. ئەمە هەموو خەڵک هەستی پێ دەکات بۆیە پێکەوەژیانی ئاشتیانە لە سیستمی حکومڕانی سیاسی نەتەوە دیموکراسی نەبێ ممکن نیە و مەحاڵە وارە قسەیەکیش دەربارەی بکرێتن ئەمن پێم وایە فەتازیەتە. زۆر سپاس بۆ جێگیرتان. زۆر سپاس. خاڵێکی دوورژان پێویستە ئەو خاڵانە بەڕاستی ئێمە بیناسێنین یا تعریفی کەین بە تایبەتی سیستمی حکومڕانی لە عێراق و پێکەوەژیانی ئاشتیانەی نەتەوە و گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت خوێندنەوەیەکی زۆر دەقیقی بۆ بکەین بۆی بتوانین خوێندنەوەیەک بکەین کە ئایا لە ئایندەدا گەلی کورد یان پێکاتەکان یان چی بکات. سەرەتا گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو دەوڵەتانەی کە دروست بوون دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێکیان مێژوویە وەکو دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران ئەمانە دوو دەوڵەتی مێژووی. ڕەهەندی دووەمیان ئەو دەوڵەتانن کە دروست کراون وەکو عێراق و سووریا ئەمانە ئەو وڵاتانن کە دروست کراون. بۆ یەگە قسەمان کرد لەسەر دۆزی نەتەوایەتی یان نەتەوە یان ناسیۆنالیزم ئێمە دەبێت دوو شت بەیەکەوە گرێ بدەین. یەکیان هەموو سروشتی جیۆپۆلیتیکی واتە جیۆسیاسەکەی ئەو گەلانەی تیا دەڕژیت کە بە حکمی ئەوەی هەموو گرفت و کێشەکانی ڕۆژهەڵات نەکرۆ تەنها ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو وڵاتانی دنیا لەسەر جیۆسیاسیە واتە جیۆپۆلیتیکە. دابێجارێ دەبێت بزانین ئەم دەوڵەتانەی کە ئەم دوو دەوڵەتە مێژووی کە هەن تورکیا و ئێران چۆن بوونە. کوردستان دابەشکراوە کە دابەشکراوە دوو دەوڵەتی تازە پێکەدراوە کە عێراق و سووریا بووە لە پاش جەنگی جیهانی یەکەمەوە. ئەم دەوڵەتانە لەسەر بەرمەبنای دوو تێزی سیاسی نەتەوەیی دروستبوونە. یەکیان پێی دەوترێت نەتەوەی دەوڵەت واتە هاتن وەک ئەو دوو دەوڵەتە مێژوویی کە باسم کرد نەتەوەیەکەیە دەوڵەتی هەیە نەتەوەکانی تر دەبێت ملکەچی بن و بتاوێنەوە لە ناو کلتور و فەرهەنگی ئەو نەتەوانە کە وەکو تورک و وەکو ئێرانەکە
ئەم دەوڵەتانەی کە دروست کراون لە پاش جەنگی جیهانیەک دووەمەوە پێی دەوترێت